بە مەزادکردنی مڵکەکانی شاسوار عەبدولواحید خەرزەکانی ساف دەبێت؟ شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ زیاتر لە 90 ملیار دینار قەرزدارە و 6 مڵکی لەلایەن بەڕێوەبەرایەتی جێبەجێکردنی دووەمی سلێمانیەوە خراوەتە مەزادەوە تاوەکو ئومێدێک بێت بۆ سافکردنی قەرزەکانی. بەڵام ئایا مڵکەکانی سەرۆکی نەوەی نوێ دەتوانێت قەرزەکانی ساف بکات؟ بەڕێوەبەرایەتی جێبەجێکردنی دووەمی سلێمانی لە ئاگاداریەکی گشتیدا 6 مڵکی کۆمپانیای چاوی کە سەر بە شاسوار عەبدولواحیدا خستووەتە مەزاتەوە. بە هاوڵاتیانی ڕاگەیاندووە ئەگەر مڵکەکانتان دەوێت زوو سەردانمان بکەن. مڵکەکان جیا لە گەورە و بچووکی و جیاوازی بەکارهێنان نرخی هەرزان و گرانیشیان تێدایە. سەرجەمیان لە مڵکەندی و دەباشانی سلێمانین، زەوی و بینا و تێچوو هەموو شتێکی حساباتی تەواوی بۆ کراوە. سەرڕای هەموو ئەمانەش و بە فرۆشتنی هەر 6 مڵکەکە هێشتا قەرزەکانی شاسوار عەبدولواحید پاک نابێتەوە، چونکە بەپێی زانیاریەکان قەرزەکان سووی زۆری لەسەرەوە بە فرۆشتنی مڵکەکانیش ناتوانێت قەرزەکانی ساف بکات. ئەو بڕینەوە 1 ملیار و 760 ملیۆن دینار بە بانکی سلێمانی قەرزدارە و لە ڕاستیدا هەموو 6 مڵکەکەی شاسوار نەک هەر بەشی دانەوەی کۆی گشتی قەرزەکان ناکات، بەڵکو تەنانەت بەشی چارەگێکیشی ناکات و دەبێت بیر لە چارەسەری دیکە بکرێتەوە.